لەبێت خۆشەویستان و ئازیزان لە تەوەرێکی دیکەدا لەگەڵتانم لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە تەوەری ئەم جارەدا ئەمەوێتیشی بخەمەسە بە کەلتورکردنی خوێندنەوە تا چەندێک گرنگە خوێندنەوە بکرێتە کەلتورێک تەنها لە پێشەنگایەکی ئاوادا خوێنەران نەچن کتێب بکڕن و دوایی ئیهمالی بکەن بە کەلتورکردنی خوێندنەوە چۆنیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد معروفم کردووە بەڕێوەبەری ناوەندی تیشک قسە لەسەر ئەم بابەتە دەکەین سڵاو لێبێ مامۆستا بەخێر بێنی ئەخوا مامۆستا دەمەوێت سەرتا لەوە دەست پێ بکەم بە کەلتورکردن چۆنیە سەرەتا بەخێر بێن سەر چاوم بە کولتورکردن سەرەتا حقیقەتە نەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین من ئەگەر خۆم کتێبێ بەدەستمەوە بێ ئەتوانم بە مناڵەکەشم بڵێم ڕۆڵەکەم ئەمە خۆراکی ڕۆحە ئەمە بەرهەمی ڕەنجی چەندین ساڵەی کەسانی پێش ئێمە زانایان و ڕووناکبیرانە کە لە دووتوی کتێبێکا بۆ ئەمەیان بەجێ هێشتەوە بۆ ئەمەی سوود لە بیرۆکە و ئەفکار و بۆ چوونە جیاوازە جوانەکانیان وەربگرین بەڵام ئەگەر من خۆم وتم بەو ئاڕۆڵە تۆ بخوێنەرەوە تەنان بۆ سعیکردنێکیش لە قوتابخانە بڵام ڕۆڵە بڕۆ سعیەکەت کە خۆم لێرەوە ئاوا سرم لە ناو مۆبایلەکە بێ نابێتە کولتور یا کۆنتترۆڵەکە بەدەستمەوە بێ نابێتە کولتور ئەوەرە وایە وا ڕایان بێنم خۆم پاشان دەوروبەریەکانم ڕۆژی سەعاتێ بۆ 2 سەعات کتێبێکمان بەدەستەوە بێ لەکوێوە دەست پێ بکەین گرنگە دائیمەن کێشەی گرفتی گەنجی ئێمە ئەوەیە لەکوێوە دەست پێ بکات چۆن دەست پێ بکە چۆن کتێبێک دەست بخە کەوای لێ بکە هۆگری کا بە خوێندنەوە شتێک نەبێ هەر پێشەکەکەی خوێندەوە ماندووی و شەکەتی کا و تااقەتی لێ نەمێ بیخاتە کەنارەوە سەرەتا لە شتێکەوە دەست پێ بکە کە خولیای بۆ دروستکە مەسەلەن لە ڕۆمانێکی جوانەوە لە بابەتێکی سەرنجڕاکێشەوە لە کورتەوتەی جوانەوە دەست پێ بکە بۆ ئەوەی خواستی بۆ دروستکە شتەکان بە پێی خۆزگە باوکو دایک ئەوەندە گرنگیان بە مناڵەدا ئەیزانی ئەم مناڵە چۆن بیرەکاتەوە پێداویستیەکانی چییە خولیا و حەزەکانی چییە لەو ڕێگەیەوە ئەچووە لای لەو ڕێگەیەوە لێ نزیکە بووەوە بۆ ئەوەی فێری خوێندنەوەی کا خوێندنەوە بە کولتور ببێت لە لای خۆمان بەڵام وەک عەرزم کردنەوە لە خۆمانەوە دەست پێ بکەم ئەگەر لە خۆمەوە دەستم پێکرد لە بەرچاوی مناڵەکەم کتێبێکم بەدەسەوە بوو جارێ دووجار سێجار تەبیعیڵێ ئەمە چییە باوکم خەریکی چییە ئەویش ئەبێتە شتێک لە لای حتا من زۆر جار تەجربەم کردووە ئەگەر لە شوێنەکە گوێ بۆ ئاوازێک بگرم دوای 2 ڕۆژە بینم مناڵەکەشم هەمان ئاواز حەزی لێتی بە دوایە ئەگەڕێ کەواتە ئێمە سەرمەشقێکی جوانین مامۆستایانی قوتابخانە هاوڕێکانمان کەناڵەکانی ڕاگەیاندن سۆشیال میدیا ئەمانە سەرمەشقێکی جوانن بۆ گرنگیدان بەم بایەخە بۆی بتوانین خوێندنەوە بکەینە کولتورێک لە ناو خۆمانە و بۆ بەتایبەت لاوەکانمان بێتە کولتور لە باتەوەی ئالوودەی شتی تر بن لەگەڵ کتێب و خوێندنەوە ڕۆحیان ئاوێتە و تێکەڵاوکەن بۆ ئینشاءڵڵا ئاستی معریفیمان بەرز ببێتەوە زۆر باشە ئاماژت بۆت کرد کە دەبێت دایکان و باوکان هەوڵ لەگەڵ منداڵەکانیان بدەن خۆیان خوێنەوار بن باشە چۆن وا بکەین دایکان و باوکان پەروەردەیەکی وا بکرێن کە خوێندنەوە لای خۆیان سەرەتا خۆشەویست بێت پاشان لای منداڵەکانیان خۆشەویست بکرێت ئێستا زۆر جار من ئەگەر لەگەڵ هەندێ بەڕێزا قسەکە ئەڵێ دەی خۆ باوکەکە یا دایکەکە خوێنەواریم نییە ئەڵم زۆر باشە خوێنەوارین نییە مناڵەکەت بێنە لە کەرنەڤاڵێکی کتێبی ئاوا بنەوە لە کتێبێک بیەرە دەسی بڵێ ئادی ڕۆڵەوەرە بۆم بخوێنەرەوە مادام لە پۆلی حتا یەکی ابتیدائیش بێ هەم فێرە بێ حونجە ئەکا یارمەتی ئەدا بۆ ئەوەی زیاتر زووتر پێ بگا و هەم بڵێ بۆشم بخوێنەرەوە ڕاستە خوێنەواری دوانێ بێ بەس بە ئەوتۆ بۆی بخوێنەرەوە دوای خۆت چی لێ تێگەیشتی لەو بپرسە ڕۆڵە چی تێگەیشتی ئەمە خولیایەک بۆ مناڵە دروستەکە ئەڵێ ڕۆژانە باوکم حەزی لێ من ئەوسا ئەیانوت چیرۆکەکانی بەر لە خەوتن باوکان لە لاتەسەری مناڵەکانیانەدا ئەنیشتن چیرۆکیان بۆ ئەخوێندنەوە تا خەویان لێ ئەکەوت ئەمە شتێکی زۆر جوانە بە حەقەت بۆی ئەم مناڵە ئەفکری لای یاری پۆبجی و زۆمبی و ئەوانە نەبێ زۆرجار بەترسەوە نەوێ ڕێبخەوێ تۆ چیرۆکێکی جوان چیرۆکێکی پەروەردەیی چیرۆکێک کە ئامانجێک کە ئاسۆیەکی ڕوون کە دنیابینیەک جیهانبینیەک لە مێشکی ئەم مناڵە مێشکی فراوانە مناڵ بیر لە هەموو شتێ ئەکاتەوە بۆی دروستکە خۆت بۆی بخوێنەرەوە ئەگەر زانیت ئەگەر نا وا لە مناڵەکە بکە بە ئەو بۆ تۆی بخوێنێتەوە تۆ گوێگوێرەی باش بە بۆی ئەو هاندەرێک بێ و پاڵنەرێک بۆی کە ئەویش بڵێ وەڵا باوکم گوێم لێ ئەگرە دایکم گوێم لێ ئەگرە براکەم خوشکەکەم گوێم لێ ئەگرن هاندەرێکی باش بێ بۆی خولیا و حەزی بڕواتە سەر کتێب زۆر باش با بمەنەوە کولتوری کوردیەوە تا چەندێک لە کولتوری ئێمەدا گرنگی بە خوێنەر دراوە گرنگی بۆ کەسانە دراوە بۆ گەنجانە دراوە کە دەخوێننەوە الحەمدولله لەگەڵ ئەوەی کە ئێستا قەیرانە سەیرەکەی پیشانگاکان سپاس بۆخوا هەرەباڵقن مەسەلەن قوتابخانەکان قوتابیەکانیان هێناویانە بۆ سەیری ئەم کەرنەڤاڵە سەقافیە زانستیە باشکۆیە بەڕاستی
ئەمە کارێکی باشە بەڵام لەگەڵەوە من جاروبار خەفەتە خۆم بۆی حل لە ڕێوەیە یەکسەر شەربەتێ شیرینیەکی پێ خۆ وەش خراپ نییە بەڵام خۆزگە لە پێش ڕامان بێنایە وەرە کاکە بۆ خۆراکی ڕۆح ئەمە خۆراکی ڕۆح ئەوش خۆراکی جەستەیە وەرە لە سێ پێشەمە هاتوون بۆ خۆراکی ڕۆح ئەومان لە کیز ناچێ بەڵام باجارێ زۆرترینی کاتمان بدەینە خوێندنەوە تۆزێک کەم تەرخەمین تۆزە ناخەریکە بڵێم زیادیش بایەخ نادەین هەر بەعام کۆمەلگای کوردی خۆمان کەمتر بایەخە دەین بە خوێندنەوە هاندانی گەنجەکانمان اینجا ئەگەر مبالغەشم تیان نەکرد بێ هەندێک جار نەبوونی ئامانجێکی دیاریکرا بۆ گەنجەکانمان بۆتە هۆکاری ئەوەی کە ئاسۆیەکی ڕوون لە بەردەمیان نەبێ دکتۆر علی شریعەتی هەیە عفو علی ویلایەتی کاتی خۆی وەزیری خارجی ئێران بوو وتی ئێمە زستانان ئەچوین بۆ قوتابخانە نیو سەعات ڕێ بە پێ ئەچوین لە ناو قڕ و چڵپاوە ڕەفیقەکانم بە پاسە چوون خولیام کتێبێک بوو بیخوێنمەوە باوکم پارەی نەبوو بۆم بکڕێ ئەو ڕۆژانەی کە ئەیدامی کۆم کردەوە ئاخری لە کۆت دوای چەند مانگێک بە ئەندازەی پارەی کتێبەکەم کۆ کردبووە وتم باوکە و کتێبە وتی ڕۆڵە خۆ تەزانی دا وەزعی من و داهاتی من وتی باوکە بەو ڕۆژانەی کە بە منت داوە کۆم کردوەوە بەشی کتێبەکە وتی باوکم لە خۆشییا دەستی کرد بە گریان خستمێ سەر شانی تا دوکانی کتێبفرۆشەکە داینەنام خۆزگە باوکانی ئێمە ژوا بوونایە ئەگەر نیتەواد لەو مناڵە بکردایە کە ئەگەر وتی ئەچم ئەخوێنمەوە وا بە گەرمی باوەشی پیا بکردایە ئەوەندە حەنان و سۆز بۆ دەر ببڕایەکە و مناڵە بیزیانایە چەند خوێندنەوە و ئای ئالوودەبوون لەگەڵ کتێبە چەند بەبایەخە بەڕاستی چەند مێشکی مرۆڤ کاتەوە دەست بۆ هەر کتێبێ ئەبەی بەری ڕەنجی چەندین ساڵ و ئەزمموی کەسێکی بەتوانە جا چەند کەسێکی بەتوانە کە لە دووتۆی کتێبە کاخراوەت ئەمڕۆ بەردەستی ئێمە بە زمانی شیرینی کوردی دەست بۆ هەر بابەتێکی ئاینی سەقافی ڕۆشنبیری ئەدەبی بازارسازی کەشەپێدانی مرۆیی فەلسەفی ئەبەی ئێستا سواز بۆخوا کتێبخانە کوردیەکان دەوڵەمەندنتیایە ئەوە خۆمانین گروتینێ بینە خۆمان ئینشاءالله هەنگاوێک بەرەو پێش بڕۆین بۆەوەی بەجێ نەمێنین خۆمان پێ بگەێنین بگەینەوە بە کاروانی مسەقفان و ڕۆشنبیران و ئاستی ڕووناکبیریمان بەرز بێتەوە زۆر جار بە گەنجە جوانەکانمان ئەڵم بۆ ئەوە مەکە مەخوێنەرەوە کە بڵێ سبینێ تەعینە بمنا بۆی ئاستی سەقافیت بەرز بێ کەس نەتوانێ بەکارێ بێنێ کەسێکی ڕۆشنبیر بی جیهانبینیەکی فراوانت هەبێ لە ئاسۆیەکی گەشەوە سەیری ژیان و دەوروبەر و ئەوانەی کە لە دەورتانی بکەی ئەوەش هەوروی لە کتێب و خوێندنەوە و نزیکی لە خوێندنەوە و بە کولتوربوونی خوێندنەوە دەسەکەوێت زۆر باش مامۆستا ئاماژت بۆدا کە کتێبخانەکانی ئێمە هەمە جۆرە هەموو نوعێکی تایە ئێمە وەکو کۆمەڵگەیەکی مسلمان ئەو بوارانە کامانن کە بۆ ئێمە گونجاوە بۆ کولتوری ئێمە گونجاوە بخوێنینەوە خۆی جاروبار و گلەیە ئەکرێ ئەڵێ کتێبخانەکان یا پیشانگاکان سیمایەکی زیاتر ئاینیان پێوە دیارە ئەم پیشانگایە من چەندین جاریش عەرزم کردوون 2 مانگ 3 مانگ 6 مانگە بانگەشە ئەکا بۆ کرانەوەی هەموو کە زەزانێ لە مانگی 11 کەرنەڤاڵێکی کتێب پیشانگایەکی نێودەوڵەتی لە سلێمانیا ئەکرێ کەس ڕێگری لێ نەکرا وەکو وەزارەتی ڕۆشنبیریشی شارەی پێدا هەموو کەس ئازادە لە بەشداریکردن لەم پیشانگایەدا ڕێگری لە هیچ کەسێ ناکرێ چه ئاینی بێت چه ئەلمانی بێت فەلسەفی بێت چه معریفی بێت هەموو کەس بەڵام کۆمەلگای ئێمە چون کۆمەلگایە کە زیاتر سیمای ئیسلامی پێوە دیارە و سیمایەکی ئاینی هەیە طبیعەتەن کتێبە ئاینەکان ڕەواجیان زیاتر ئەڕۆن و کتێبە بابەتیەکانیش هەموو کەس خوێنەری نییە ئێستا زۆر جار خوێنەریە داوای کتێبێکی اقتصادی کتێبێکی با بڵێن ئیداری ئەوە کتێبانێکن ئەهلی نوخبە ئەیان خوێنێتەوە بۆ هەموو کەس باش نییە بۆیە گەنج دەسەداتە شتێ سەرەتا کە حەزی لێبێ ناچێتە ناو بابەتێکی اینجا بەڕاستی چەلەحانەیەکی فەلسەفی وشکیشەوە ئەوە داناوە بۆ فەیلسوفەکان ئەم ئەوێ شتێک بێ لە ئەمڕۆ ئاسوودەیە بە دەرونی ئەو ببەخشێ لە دنیایەکی جەنجاڵە لە دنیایەکە هەمومان سەرقاڵین بە ئەنواع و ئەرقام شتەوە پڕبەهاترین سەرمایە ئێمە بریتێ لە تەمەنمان بەهۆی کۆمەڵێ هەر مۆبایلێکەوە برا سەرمایەکەمان لە کیس چووە بەخوا گەورەترین سەرمایەمان لە کیس چووە کاتە لای شەکەین کوڕەخۆ کاتەکەم هەموو ڕۆی ئەی دەستکەوت وەڵا هیچیشم پێ نییە ئەی چی بکەم بۆیە مرۆڤ بەدوای ونبووە لای ونبووەکەی ئێمە ئاسوودەیەکەیە بەدوای ئاسوودەیە ئەگەڕین زۆر جار ئاسوودەیەکەش لە کتێبە ئاینیەکانە دەستەکەوێت بەڵێنی خی پەروەردگاریش من چی بکەم خی پەروەردگارە فەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب بەذیکر یادی خوا دڵ ئاسوودە ئەبێ دێ ئەو کتێبانش کە زیاتر باسی پەیوەستەبوون بەخوا لەگەڵ خوابوون ئاشنابوون لەگەڵ بەرنامە و یاساکانی خی پەروەردگارە حقیقەتەن ئاسوودەی بەدڵ و دەروونەدا من دڵنیام ئەگەر لە هەر شوێ بەشێکی ژیانمان شکست بێنم خوایەکم هەیە ئەم پارێزێ چاودێری مەکە ئاگای لێمە ئەیجا کە من دڵنیا بووم بەوەی لە هەموو کایەکانی ژیانە و مەرحەلەیەکە خوا چاودێرمە ئاگای لێمە وازم لێ نایەنێ قەرینانێکی داناوە بۆ چاودێری من دڵتەنگیەکەم ئەڕەوێت هەڵم خوا ساحیبێکم هەیە زۆر گرنگە حتا مناڵ ئەڵێ ئەگەر
زانایەگە فەرمێ مناڵێک لە بەردەمی ماڵیانەوە دەرچوم دایکی لێ یا و کردیە دەرەوە دەرگاکەی داخست ئەڵێ وەسا منیشدانم چی ڕوو ئەدا و حاڵەتە سیرەکەم مناڵەکە هاتۆتۆ خۆی هەڵزنیوە بە درگاکە و سەری ناوە بە درگاکە دوای چەند دقەیەک دایکی درگاکەی کردە و تون لە ئامێزی گرتووەم لای ماچ کرد و بردیەوە ژوورەوە وتم یا ڕەبی ئەمە دایکێک و حوبێکی دنیایە ئاوایە ئەی ئەگەر من حتا ئەگەر هەڵەیەکیش بکەم دوورکەمەوە لە قاپی خواخوای گەورە ئاوا بە سۆز و مێهرەبانی باوەشم بۆ ئەکاتەوە نایەڵە بەلاڕێیا بڵم بەڵام گرنگە منیش هەنگاوێ بەرە ئەو بڕۆم کتێب ئاینەکانە ماسوودەیە دەرونیان حقیقەتەن تیا دەسەکەوێ جیاوازە لەگەڵ کتێبێکی زانستیە کتێبی زانستی بۆ کەسانێک کە ئاستیان بەرزە زۆر چاکە بۆ قوتابیانێک کە ئەچنە ئیتر پۆلەکانی دواناوەندی و ئەوانە زۆر باشە بەڵام گەنجێک لەم سەرەتاوە ئەیەوێ ئاشنابێ بە بابەتێکی ئاوا لەم شتانەوە زیاتر دەست پێەکە بۆی ئاسوودەیە دڵنیاییە ئارامیە بە دەرونی خۆی ببەخشێ بۆیە زیاترە بینی سیمایەکی ئیسلامی بە پیشانگاکانەوە دیارە هۆکاری ئەوە نیە خواستە قۆرەخکاریەک بوو بێ تەنها هۆکارەکەی ئەوەیە خوێنەریان زیاترە لە باقی کتێبەکانی تر باش مامۆستا ئاماژت بۆدا کە چەند ساعتە بە دیار مۆبایلەکانمانەوە کات بەسەر ئەبین لە ئەکەینەوە هیچمان دەست نەکەوتووە چۆن بتوانین سوودە تەکنەلۆژیا ببینین وەکو بە کەلتورکردنێکی خوێندنەوە لە تەکنەلۆژیاوە دەست پێ بکەین وەکو دەزانین چەندین کتێب هەیە لە ناو مۆبایلەکاندا لە سایتەکاندا هەیە دەتوانین بیخوێنەوە یان دەتوانین گوێی لێ بگرین بە تۆمارکراوی هەیە چۆن دەتوانین کاتەکانمان تەخام بکەین بۆ جۆرە کتێبانە لە مۆبایلەکان ئەم بابەتە زیاتر بابەتی تاکە کەسین یعنی من ئەبێ خۆم یا دەوروبەر هانم بدا بەوەی کە زۆر سەڵخاسە لەم ڕۆژانە ڤیددیوەیەکیان دروست کرد بوو دەستیان خۆش بە ئیشێکی زۆر جوان بوو جاروبارە من شتەکان خۆی دیجیتال میدیا و مۆبایل وامان لەیەکە ئەتەرنێت سەرنجمان بۆ شتەکان ڕاکێشە کە من ڤیددیوەیەکم سیر کرد ڕامەکێشە بۆ دوم بۆ سێم تالا ئەەکەم و 2 ساعت کاتم ڕۆی دوایی بەرنمەیەکی وایان دروست کرد بوو ڕووداوێکی سەرنج ڕاکێش بوو من خۆم سیرم کرد دوایی ئەوەیشی بە دوایە هات سیرم کرد دوایی بەڕێزەگاتە سەر شاشەکەوتی چی بوو سیرە کردم بەڵە سیرم کرد لەبەر خۆمە ینی قسە لەگەڵ خۆمە ئاکەم و پرسیارەکە و منیش وەڵامە دەمەوە بەڵە سیرم کرد چیت دەست کرد هیچ ڕووداوێکم بینی بۆ دانین ڕووداوێکی هات و چۆ یا هەر جۆرە ڕووداوێت ئێسوودەکەی کامە بوو ئێخا باشە تۆ ئەگەر وا بەردەوامبی 20 ڤیددیۆ تریش بە دوایە سیرەکەی لە کۆتایە چیت دەستکەوت هیچ قەیچیەکە ڕۆژی مەسەلەن خۆزگە وەک چۆن بۆ بەیانیان هەڵسان مۆبایلەکان تەوقیتەکەین تەوقیتێکمان بکردایە ڕۆژی 20 مەسەلەن نیو سعات 40 دقە سەیری فەیسبوک و باقی شتەکانمان بکردایە شتە گشتیەکان بەڵامی تر دوایی عالمێکە پڕیەتی لە ئەنواعی شت پرسیارە فکریەکانمان پرسیارە هەر جۆرە شتێکمانێ بینوسە بە دوایە بگەڕێ سێرچی بۆ بکە بزانە وەڵامی پرسیارەکانت دەسەکەوێتایە ئەگەر تێشی نەگەشتی بچۆرە لای کەسێکی پسپۆر بەعکسەوە ئەتوانین زۆرترین باشترین سوودیان لێ ببینین بەڵام بێ کەسەکە خۆی بێوێ یا کەسێکە بێ فێریکە لە باتەوەی بەردەوام مناڵەکانمان ئێستا هەر مناڵە گرێک سەر ئایپادەکەی بەرێ مۆبایلەکەی بەرە بخەرە سەر ئەفلام کارتن و یوتیوبێ گۆرانیە بۆ ئەوەی ژیر بێتەوە لە کۆڵ خۆیمانی ئەەکەینەوە لە باتی و لە کۆڵ خۆمی کەمەوە بیخەمە سەر بابەتێک کە سوودێکی لە هەر هیچ نەبێکا کە فێری زمانێک بێ لە پاڵیا هەر هیچ نەبێ فێری ئاداب و ڕەوشتێکی جوان بێ لەگەڵیا ئەمە ئیشێکی باشە بەڵام ئەگەر وازی لێبێنی هەر خۆی بێ طبیعەتی مرۆڤ وایە شتەکان سەرنجی ڕائەکێشێ و هەموو کاتەکەی لە کیسا و بە تایبەت شتە تەرفیهیەکانەوەی کە ئینسان بۆ پێکەنینن مۆبایلەکان پڕێتی ئیتر یەک بە دواییەکە هەمومان من جاری وایە سەیری گەنجم کردووە هەر لە دەوروبەری خۆمانە سەعاتێ 2 ساعت لە سوچە کۆدانیشتە و جاروبار زەردەخەنەیەکە و جاروبار پێەکەنێ چمەوە ڕۆڵەگەهات وەرە سیرکە شتەکە حیج نییە بۆ منی لێبا من پێ ناکەن بەڵا بۆ و گەنجە خۆشە قسەیەگەکە کەسێک مەسەلەن تەقلیدی گیان لەبەرێگەکە بۆ ئەو خۆشە بەڵام حەقی خۆیەتی بەڕاستی زوو ئاگادار بکرێنەوە نێڵی کاتەکەیان بە فیرۆ بڕوە خۆت زوو وەکو زەنگێک لەسەر سەری بی وەک چۆنە 40 دقە جارێ لەمە قوتابخانە زەنگێک لێ درێ ئەموانە تەواو ببڕۆ بەوانی تر بڵێ کاکە ئەمە تەواو ببڕۆ بۆ بەشێکی تر زۆر باشە کێ ڕۆڵی سەرەکی ئەبینێت لە بە کەلتورکردنی خوێندنەوە ئایا تاکەکان خۆیانن تاکەکان خۆیانن گەنجەکان یان کۆمەلگا یاخود خێزان یاخود دام و دەستگا بەرپرسەکان حکوومەتە ڕۆڵی سەرەکی بۆ بە کولتورکردنی خوێندنەوە سەرەتا پەیوەستە بە دام و دەستگا ڕۆشنبیریەکانەوە چون زۆرترین کاتێمە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندنایە کەناڵەکانی ڕاگەیاندنە گەر ڕۆژانە بەشێک لە بەرنمەکانیان ئەگەر دەدەقەش بێ
تەرخانی کەن بۆ پیشاندان یا ناساندنی کتێبێک یا ئاگادارکردنەوەی گەنجان و بینەرانی خۆیان لەگەڵ بۆ خوێندنەوە بە کولتورکردنی خوێندنەوە ئەمە بەڕاستی بەشێکی گرنگ و زۆر و کەلێنێکی زۆر پڕکاتەوە لە ژیانی ئێمە. پاشانیش قوتابخانەکانمان مامۆستایانی بەڕێز چون ڕۆژانە چەند سەعات مناڵەکان لە خزمەتی ئەوانان فێری هانیان بدەن بۆ خوێندنەوە و پاشانیش ئەبێ بزانی مناڵەکە ڕەفیقی کێشەکە کاریگەری زۆرە باشترین کاریگەر لەسەر کاریگەری لەسەر مناڵ و دڵ و دەرونی مناڵ دۆست و ڕەفیقەکەیەتی کە لەگەڵیەتی و پاشانیش دەورێکی تری لە ساچری ئەمێنێتەوە بۆ خێزان و دەوروبەریەکانی ئەمانە هەموو پێکەوە ئەتوانین وا لە خۆمان و لە گەنجولاوەکانمان بکەین خوێندنەوەیان لا بە کولتورکەین لایەن خۆشەویستکەین ویان لێ بکەین دژمن کتێب دژمنی نەبێ ئێستا بە ناشکری نەبێ بەهۆی کۆمەڵی قەیرانەوە هەمومان بووینەتە دژمنی کتێب کاتێڵی دەرگای قوتابخانە کرد ئاخوا مناڵ چەند پێی ناخۆشەڵێ خۆزەیەگە حتا مناڵێوتی ئای خۆزگە ئێستا بارانێکی وا بووە لافا مەکتەبەکەی منی ئەبر بوو ئەبێ بۆ مناڵ ئەوەندە بەڕاستی بێزار بێ حەسکە لافا و مەکتەبەکەی بەرێ بۆ ئەو دەوام نەکا بۆچی یعنی بۆچی وا کەشێکی وا نەڕەخسابێ لەو قوتابخانە کە ئەم مناڵە حەسبکە زووتر ڕاکا بۆ لای ئەمە ئاگرفتە بەڕاستی بۆیە ئەبێ پەروەردەیەکی وا بکرێن هەمومان وابەستەی بین لەگەڵەوەی دابخرێ پێمان ناخۆش بێ حەز بکەین لەگەڵ یان نابین ئەمەش ئەرکێکە لەسەر شانی مامۆستایانی بەڕێز کە ئەتوانن ئەوان ئەو کەشە لەبارە بۆ قوتابیەکان بڕەخسێنن کەس حەز بکە بەردەوام قوتابیەکان لەگەڵ یان نابن هۆگریان بن ئەوانیش دیارە معاناتێک هەیە لەم وڵاتە کە تۆزێ ڕێگرە لە بەردەمی بوونی ئەو هەستە بۆ مامۆستایان بەرامبەر بە قوتابیەکان یانێت چ گرفتی مادی بێ یا هەر جۆرە بێ خزمەتگوزاری قوتابخانەکان بێ بە حەقت ئەمانە هەمووی خۆی گرفت و ئافاتن کە بوونەتە هۆکاریەوەی گەنجی ئێمە تۆراوە لە قوتابخانە تۆراوە لە عیلم تۆراوە لە زانست ئەگەر گەنجێک بە یەکێکی وەکو بەڕێز یا هەر کەسێکی تر داهێنانێک بکە لە هەر بوارێکە کەس نییە پشتیوانی لێ بکە زۆر جار من ئەڵێم ئاوەرین کاکە باداهێنەر دە ئەوە مەسەلەن کردیشم ئەوە من داهێنانێکم کرد توانیم شتێکی وا دروستکەم بۆ نمونە توانیم کارەبای ماڵێکی دابین بکەم کە کەسێک نەبێ پشتیوانیم بکات چ لە دام و دەستگای حکومی چ لە دەوروبەری چ لە کەسی با بڵێن سەرمایەدار بەکەڵکی چییە ڕاستی شەکە هیچ جۆرە پشتیوانیەک نییە دەستمان بگرێت کەس نییە دڵخۆشمان بکە بۆ ئەوەی یا هاندەرێک پاڵنەرێک بێ بۆی بەردەوام بین لە کایەکە ئەوەش دڵساردمانەکاتەوە و هەر بە یەکجاری واز لە حقیقت خوێندنەوە و داهێنانەکان هێنین کۆتا پرسیارم دەبینین گەنجێکی زۆر لێرە هەیە هاتوون کتێب کڕن ڕویان کرۆتە ئەم پێشەنگایە لەوانەیە دوای پێشەنگاکە کتێبەکانیان کە تەواو بوو ئیحتیمامێکی وای پێنیان گەنجان ئەبێت چۆن وا بکەن کە دوای ئەوەی کە پێشەنگایەکی لەم جۆرەکرێت و کە تەواو ئەبێت بەردەوام بن لە خوێندنەوەی کتێب لە کڕینی کتێب سەردانکردنی ئەو شوێنانەی کە کتێبی هەیە وەڵاهی ئەوەی کەیە گەنجێکی زۆرێک کتێب ئەکڕێت ئەگەر کەسێک نەبێت دوای پێی بڵێ ئەرێ ئەو کتێبەت خوێندەوە بەس بۆ جوانی و دیکۆر نەبێت لە کتێبخانەکە ئەرێ کرد خوێنتەوە باسی چی کرد من بیرەوەریەکی خۆم ساڵی هەشتاکان بوو ئەچوون بۆ جومعە ئەو کاتە کە ئەگەڕامەوە هەر ئەهاتمە ماڵ باوکمەی فەرموو مامۆستا باسی چی کرد ئەمە وای لە منە کرد مەجبورە بووم گوێم لە مامۆستا ئەگرت چون ئەمزانی ئێستا ئێمەوە پرسیارم لێ ئەکرد ئەبێ بزانم بابەتەکەی چی بووە ئەگەر ئێمەش لە ماڵەوە کە گەنجەکانمان یەنەوە کتێبێکی پێەیە هەرچەند ڕۆژجارم ئەرێ ڕۆڵەوە فلان کتێبە کڕیم و باسی چیە کرد بۆی وای لێ بکەی مەجبور بێ بیخوێنێتەوە بۆی بۆ تۆی شەرحکە ئەگە من گرنگیم پێدا دڵنیا بە ئەویشێ خوێنێتەوە ئەگە منیش پشتگوێم خست ئەویش داینا لە مەکتەبەکات طبیعەتەن نایخوێنێتەوە رەبێتە دیکۆرێک و ستایلێک کە لە کتێبخانەکانە هەیە و ناخوێنرێنەوە حقیقەتەن بێ خۆمان گرنگیان پێ بدەین پرسیاریان لێ بکەین ڕۆڵە ئەو کتێبی کرد باسی چی کرد بابەتەکەی چی بوو سوودی چی بوو باسی چیە کرد تەوەرەی چی بوو ئەمانە ئەبێتە وەک عەرزم چۆن باوکم مامۆستا باسی چی کرد من مەجبورە بووم حتا هەندێک جار لەگەڵ مناڵی ڕەفیقما مناڵ بوون ئیبتیدایی بووین مەشغوڵ گوێم لێ نەبوو نەمەزانی باسی یەخەی پیاوێکی بەتەمەن مەگرت خوا مامۆستا باسی چی کرد بۆی کورتەیەکم بۆ باسکە و چوومەوە شتێکم پێ بێ بەدەستی بەتاڵ نەچوومەوە ئەگەر باوکان دایکان مامۆستایان ئەو کەسانی کە الحەمدولە ئەمڕۆ هەر ڕەفیقە دۆستە مامۆستایە هیچ گەنجێ بەتەنیا نییە پرسیاری لێ بکە ئەو کتێبەی کرد باسی چی کرد کتێبەکان بگۆڕنەوە بە یەکەوە باوکو دای گرنگیان بدەنێ براکانیان خوشکەکانیان ئەو کتێبە باسی چی کرد ئێتە ئەویش دای نانێ ئەی خوێنێتەوە و چون ئەزانێ کەسێک هەیە گرنگی پێ ئەدا و گوێی لێ ئەگرێ چون بزانم کەس نییە گوێم لێ بگرێت تااقەتم نییە منیش هەرما جارێتە ماوەیە تااقەتمەیە دوای ئەوە بێتاقەتە بم و شتەکە ئاساییە بێتەوە بەلامەوە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد معروف بەڕێبەری ناوەندی تشم بەڵە خۆشەویستان لەم تەوەرێژ لەگەڵتان بوون بە هێوای سوود